ئێرە ناوچەی ئەمارلووە لە شاری ڕوودباری سەر بە پارێزگای گیلان. زۆربەی دانیشتوانی شاری ڕوودبار عەشیرەتی ئەمارلوون کە یەکێکە لە عەشیرەتە گەورەکانی کورد. ئەم دیکە ئەڵۆم فەرچووتە بوونی بەبەجۆ هەرچ لەفزی مەیە لە مۆبێن بەرنە ئەم دۆنای پاس تەکۆشت بوونی تەگوت بوونی پاس تەکۆشت بوونی وی کیلو بە هەورۆ سەم تەکرد بوونی تەخۆر بوونی قارزە داین هونکو ئەڵۆم دۆنای تەکۆژنە چینیای گوشتت هەرنە تەکردنە تێنە لەوی تەفکردنە ڕووی وەرشەفتە بیە نزۆنمە ئەس ڤەندۆ بوومە ئوتیڤە خۆرخۆزۆنی وی دوورێ هەرچ ئەم تەچ بوونی هەنێ بڵاندیە تەگوت بوونی کیۆ کێهێ ئەڵۆن تەبێنە یایلۆ ئەم هەرچ فکرتەکانی قە فەرچووتە بوونی دڵابزەجی کون نەیە گەپکردن. بنەچەی کوردانی ئەمارلوو دەگەڕێتەوە بۆ شاری وانی باکووری کوردستان. بە تەمەنەکانیان بە شێوەزاری کورمانجی قسە دەکەن، بەڵام خەریکە زمانی کوردی بەهۆی خوێندنی فارسی لە قوتابخانەکان لە نێو منداڵەکانیان لە نێو دەچێت. تمام ئەونەگا هەمسنە منە هەتا هەمکلاسی من ئەونا فارسی گەپ دەکەن ولی ئەس بۆختر بیەکۆ هەممەحەلی من بفەهمێنێت ئەچەدەمە کوردی گەپ دەکەمە. رسم و رسومات تو البته چجوریه که خوزانی باوی خواهی ولی تقویه خوزانی تا تسلیم ما بیا که تو خوزانی تا یا هرای جورای دن گپ که هرای پدرای دن تو هوا منصوره یاره یا کار رژیمی خواه باید که خانواده مشقت و خورخوزانی خواه لاوی مکچه بیرون و فارسی رو لبیرون لشهره فارسی گپ که لداخل جیته خوزانی که کردی جو که خوزانی کردی که رسوماتی که بخوادی که هم توازی که با زبانی ما کردی رسوماتی بمینه لوتی بین من متوجهی اما مثلا ما واجوریه یعنی وراج اسم رسم خواه بیا وراج عبودت خواه بیا موهت خواه بیا وراج آبادی بیا وراج رسوماتی ورا قواکی که قبلا تا حالا ما بوه بمینه اما منظوری من وایه مثلا چهار محل سرمون لفظ خواهد بود چنبول لفظ خواهد بود که لوی لفظ بنا یایجا افتره بود مدن کردی من و کردی چهار محل را سرمون را پرس پدره بود اصل رژیم آقای صابری کرد بود تاگوت بود کرد بود لبرا دنای معلومات قدیمی بود اگه پرسیم کدوم که کردی تبه خدا نچه بسته به کردی تبه نه گفت بله هم لفظی خواهی پدر در بابایی لماوی نبرنی بله هم خدا نمی کردی تبه نه هم هست کوردانی ئەمارلوو کە ئێستا نزیکەی 350 خێزان دەبن هەمویان بەرەی سێبران کە دوای سەرکەوتنیان بەسەر هیندیەکان گەڕاونەتەوە نێوچیەکانی شاری ڕوودبار و لەوێ نیشتەجێ بوون. ئەم ئەسلیەتی مە کوردی ئازەربایجانێنی ماکوو لە زەمانە نادر تەبعید بوونی بەوی منتەقێ کە ئەم لەوی مەحەلێ ئسکانگرتنی سێ برا هاتنە برا لە ئەم سێ برایە ئەلان ئەم حدود دووربەر 250-300 مەر بوونی 8 مەرە متەفەرقە هاتنە ئورتیمە ئەو 8 مەریا 2 مەرە لە گۆمبەک هاتنە مەریای لە تالەکوی هاتیە مەریای لە سەنگەرود هاتیە مەریای لە قەزوین هاتیە وانە هاتنە پالیمە. تاوەکو ئێستا کوردانی ئەمارلوو بە شێوازی کۆن ئاهەنگەکانی هاوسەرگیریان بەڕێوە دەبەن. زەماوەندەکانیان بەم جۆرەیە بووکوزاوە بە ئەسپ و هەلهەلەی ژنانی هەردوولا بەڕێ دەکرێن بۆ گۆڕەپانی ئاهەنگ و لەوێ هەڵپەڕکێ و میوزیکی نەتەوەی لێ دەدرێت و سەمای ملی دەکرێت. بۆ خوانی نیوەڕۆژ چەند مەڕێک لەگەڵ ساوار لێ دەنێن و بنەماڵەی بووکوزاوە پێکەوە لەسەر یەک سفرە نان دەخۆن.